پەروەردەکردنی مڵاڵ زۆر گرنگترە لە فێرکردنی خوێندووی نووسین. چونکە ئەگەر منداڵ پەروەردەیەکی باش بکرێت خوێندووی و نووسین ئاسانتر دەبێت بۆ منداڵەکە و ئەگەر منداڵ پەروەردەیەکی باش بکە کۆمەلگامان بەرەو پێش دەڕوا. بەخێوکردن هەموو کەسێک دەتوانێت ینی مناڵ بخاتەوە و پەروەردەی بکە و بەخێوی بکە، بەڵام زۆر زار بەخێوکردن ئیشێکی قورسە و پەروەردەیش دەها قورسترە، بۆیە ئەرکی دایک و باوکە پێویستە تەنها مناڵ نەخەنەوە و ینی پێویستە بەخێوی بکەن دواتر پەروەردەش بکرێت. پەروەردەکردن زۆر مهمە، هەموو کەس پێویستە بایەخ بە مناڵەکانی بدا پەروەردەی کە چۆنێتی ئەو ئینسانە تەکوینەکە و بەخێوکردن ئاسانە، بەڵام پەروەردەکردن گرانترە ینی و دەوری مامۆستایان و هەتا ئەو کەسەیە ئەگاتە کۆلێژ و کۆلێژ تەواو کاسێرەکەی مامۆستا زۆر دەوری لە پەروەردەیە هەیە، هەر بۆیە سێرەکەی مامۆستایان دەوری باشە گێڕن لە کوردستانە و بەو هیوایە ئینشاءڵڵا هەموو کات دەوری باش بگێڕن. هیوادارم دایک و بابێک مناڵی کەمتر بێنن بەڵام پەروەردەیەکی جوان بکەن. هەیە مناڵ و تشتیان زۆرە پەروەردەیەکی جوانیان نییە، شەرت نییە لەسەر ئەوەی بەس خواردن و ئەویان بکەی، شەرتە پەروەردەیەکی جوانیان بەخێویان بکەیت.